ئێمە ئەگەر ڕاست بکەین لەگەڵ خوای خۆمانە لە هەموو کاتێکە ئەبێ بەم شێوازە معاملە لەگەڵ خوایە بکەین، هەڵس و کەوت لەگەڵ خوایە بکەین، نابێ گلەی لە خوا بکەین، نابێ وا هەست بکەین ئێمە زۆرمان کردووە بۆ خوا، بەڵکو دائیم تەسلیمی خوای پەروەردگار ببین. تەسلیم بوون خۆشەویستەکانم کڕۆکی ئیسلامە، هەر ناوی ئیسلامەتی خۆمان ئیسلام لە تەسلیم بوونەوە هاتووە. تەسلیم بوونیش واتە یعنی ملکەج بوون، ڕازی بوون، ملی خۆت کەچەکەی بۆ فەرمانەکانی خوای پەروەردگار و ڕازی ئەبی بە هەموو ئەوەی خوا ئیداتە سەرتا لە ناڕەحەتیەکان، لە ناخۆشیەکان، لە تنگانەیەکان. ئەزانی ئەمە هەمووی لە حکمەتەوە هاتووە. خوا کاری نابەجێ ناکە، خوا مەبەستی هەیە. خوای تەعالا ئەگەر تۆ ڕازی ببی و تەسلیمی فەرمانەکانی ببی بەڕاستی بە یەقینی، خوای تەعالا سەرتەخا، خوای تەعالا پاداشتی گەورەی بۆ تۆ ئامادە کردووە. لەبەر ئەوە خۆشەویستەکانم ئینسانی مسلمانی ڕاستەقینە بە دڵەوە لە ناخی دڵەوە ڕازیە تەسلیمی خوای پەروەردگارە، لە زمانیا لە قسەکانیا تەسلیم بوون دەرەبڕێ و بە کردەوەکانیش لە کردەوەکانیا دەرەکەوێت کە ئەم ڕازیە بە بەشی خوای پەروەردگار. خۆشەویستەکانم هەر کەسێ ئەم تەسلیم بوونەی تیانە بێ ڕوکنێکی گەورەی دینەکەی ڕۆخیاوە. واللهی خۆشەویستەکانم شەو و ڕۆژ لە مزگەوتا بێ لە ڕیزی یەکەمی نوێژا بێ سوودی نییە. بەڵام تەسلیم بوون هۆکارێکە بۆ بەردەوام بوون. ئەو کەسانەی تەسلیمی فەرمانەکانی خوای پەروەردگارن بەردەوام ئەبن، ناڕۆخێن حتا گەنەوە خوای پەروەردگار. من چەند جاری عەرزم کردن خەڵک وا هەبووە باوەڕ بکەن دەگمەن لە نوێژی لە ڕیزی یەکەمی مزگەوتەکەیانم بینیوە، بەردەوام لە ڕیزی یەکەما بووە. واللهی ڕئیس عەشرەتە، واللهی ئەهل بەیتی پێغەمبەرە صلی الله علیه وسلم، وەکو سەید. واللهی خۆشەویستەکانم خەڵقی با بۆ سوڵح لە زۆربەی مەجلیسەکانەدا ئەنشێ، خەڵک داوای دوعای خێری لێ ئەکا، باوەڕکەن لە بچووکترین تاقیکردنەوەیە، لە بچووکترین تاقیکردنەوە کە تاقیکردنەوەیەک شایستەی باسکردن نییە. من چوومە سەردانیم کردووە بۆ ئەحواڵ پرسین، چونکە ئەهلی مزگەوتەکە ئێمە بووە، لەوێ لە جیاتی ئەوەی کە بڵێ شکر بۆ تۆ خوایە کە ئەلحەمدولیلا لەم تاقیکردنەوە دەرچوون بەبێ ناڕەحەتی، نە کوڕێکم کوژرا، نەخۆم تووشی کێشەیە کاتم، نە مشکلەیەکم توش بووە، نە ماڵ و پارەم لە دەست داوە. لە جیاتی شکرکردنی ئەو ئەزانی چی وت؟ وتی من و مامۆسایەکی تر بووین، وتی خوا لەم دنیاە کەسی نەدۆزێتەوە تاقیکاتەوە ئیلا من نەبێ. هەرچی نوێژی، هەرچی ڕیزی بەردەمی، هەرچی جەماعەتی، هەرچی ئەهل و بەیتی، هەرچی گشتی لەو دەقا سفر کرد ڕێک ئەوڕ دێ سەر سفر. تەسلیم بوون زۆر گرنگە خۆشەویستەکانم، تەسلیم بوون زۆر گرنگە. زەلامی وا هەبووە جەنازەی کوڕەکەیان هێناوەتە بەردەسی، عیدام کراوە، جەنازەی کوڕەکەیان هێناوەتە بەردەسی، بە زوڵم عیدام کراوە. لەو لەحزە فرمێسک هەوڵێدا فرمێسک بە چاوەکانیان نێتە خوارەوە بۆ ئەوەی دەی نەبڕێ کە ئەم ناڕازیە. هەر ئەیوت شکر بۆ تۆ خوایە، حەمد و سەنا بۆ تۆ خوایە، کوڕێکت لێ سندمەوە 34 ماوە. یا سبحان الله، زۆر گرنگە تەسلیم بوون خۆشەویستەکانم. پێغەمبەران هەمویان بە تەسلیم بوون گەورە بوون. خوای تەعالا لە قورئانە لە 20 شوێنە باسی تەسلیم بوونەکە کە ئینسان تەسلیمی ئەمری خوا بێ، تەسلیمی قەزا و قەدرە بێ، تەسلیمی هەر ئەمرێک لەلایەن خواوە بێ، لە قورئان و لە سونەتەکانە ئەبێ تەسلیم ئەبێ. هەرچی خوا بفەرمێ ئەم ڕازیە. إذ قال له ربه أسلم قال أسلمت لرب العالمين. خوای تەعالا بە ئیبراهیم فەرمووی تەسلیم بە، فەرمووی ئەوە من تەسلیم بووم بۆ پەروەردگاری جیهانیان. خوای تەعالا لە قورئانی پیرۆزە لە زۆر شوێنە باسێکە، وەکو باسم کرد لە 20 شوێن زیاتر. یەکێک لەوانە خوای تەعالا فەرمێ وما كان لمؤمن ولا مؤمنة إذا قضى الله ورسوله أمرا أن يكون لهم الخيرة من أمرهم ومن يعص الله ورسوله فقد ضل ضلالا مبينا. هیچ ئیماندارێکی ژنیان پیاو بۆیان نییە کاتێ خوا بڕیارێکی دا ئەمان ملە جاو کێ بکەن، ملە جوڕ کێ بکەن، بڵێن بەخوا ناکرێ و نابێ و ئینسانی ئیماندار وانییە. هەرچی خوا و پێغەمبەری خوا فەرمووی ئەم یەکسەر جێبەجێ ئەکا.
فلا وربك لا يؤمنون حتى يحكموك فيما شجر بينهم ثم لا يجدوا في أنفسهم حرجا مما قضيت ويسلموا تسليما. لسورة النساء لشوني كترا آيات 65 خواه تعالى فرمي. طبعا ما لسر دو صحابة دابزي لا هندي للروايات هاتوا كابرايكي مسلمان وكابرايكي جولك مسلمانك أيوي الظلم لجولك كبرا مالكي بخوا لبروي دولة إسلام أو بيغمر حاكم أو عميش مسلمانة على أساس دور كات نيوش لمزقوتاكا يتر أبي هركسيك يتر أبي تعداي لي بكا مالكي بخوا وكو أمرو خلقك لا يخو من آوايا مالي خلق داگیرەکە ظلم لە خەڵکەکات خۆی بە گەورە ئەزانێ ئەبێ ئەو عالەمە هەمووی خزمەتکار ئەم بێ کاتێ کابرای جوولەکە دێ شکاتەکە لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێغەمبەری خوا حکومەکە دا بە کابرای جوولەکە ئەم مسلمانە سەر بە ئەدا و ڕوا دەڕۆڵێ وەڵام من بە حکمی پێغەمبەر ڕازی نیم فلا وربك نقسم بپروردگارت أي پیغمبری خواه صلی الله عليه وسلم لا يؤمنون إيمان يعني إيمان خواه حساون يبدن بيجي أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله لا يؤمنون حتى يحكموك فيما شجر بينهم حتى تونا كان بداور لنيواني أنا إيمان يعني ثم لا يجد الدواء أو يتوان كان بداور أبي الرازيش ببن خلق هي ديت من شنجار خلقاتو بلاي من أهلي مزقود بوا لقل كسي كتراك يا شي بوا ينايتي رايك يا شباب رين بلاي حكمي شرع وايزا نديت لاي من رجل للرجال سلامي لمن كردوه يعني تشتيت من بخلط يعني من حقك ابدا بأو كهاتوها وتيتي ما بشرع الرازين كاتي كباسي شرع كمان كردوه يكسر وتيتي واخوان من رازين ايوان بو محكمة امجار لا حول ولا قوة الا بالله يعني باخوان رازينية بحكم اخوان رازينية ثم لا يجدوا في انفسهم حرجا مما قضيت ويسلموا تسليما انساني ايمان دار لناو دلي شوا نار رازينية لناو دلي شوا ما دام اري خوا واي فرموه پیغمبري خوا صلى الله عليه وسلم واي فرموه رازيو دوای ئەوە ملە جوڕکێ ناکە خەڵکێ باوکی ئەمرێ میراتێکی بۆ جێ ئەمێنێ خۆی و براکانی و خوشکانی قەت دیتانە بە حرام ێزانێ حەقی خوشکانی بدە ئەڵێ چۆنێ بە من ئەم پارە 10 دەفتەرەیە 5 دەفتەرەیە 2 دەفتەرەیە یا 2 گڵایە بیدەم بەزاوە بۆ بیدەم بەزاوە حول ولا قوة إلا بالله كأنه خوالي نازاني خوالي نزاني كاتي خوي بشي كتشي دانا أي نازاني أيش الرأي دا بكتشي خلق خوشناك أيش كش خلقه حتى وايش نبي ما دام خواشتكي فرمو إما قصكي خوا فرمايشتكي خوا ما دام بيغمر فرموي فرمايشتكي بيغمري خوا أما أنا أخينا بيش قصي خوا مانو بوچوني خوا مانو عقلي خوا مان أخينا دوا لك لزماني پیغمبر نوح عليه السلام پیغمبر نوح خوای تعالی وعدی پیدا دوای ئەوەی کە چەند ساڵ لەناو قەومەکەی مایەوە فەرمووی خەڵک یەکەم ئیمانی پێهێنا هەتا کوڕەکەی خۆی ئیمانی پێهێنەهێنا کوڕەکەی خۆی بەرەوبەرێ کرد ژنەکەی دیارە هەندێک لە کوڕەکانی تری و هەندێک لە ئەهل بەیتەکە ئیمانیان پێهێنا بەس یەکێکیان ئیمانی نەهێنا خوای تعالی وعدی دا فەرمووی ئیتر لە کۆتاییایە سەفینەیەک دروستکە کەشتێک دروستکە ويتر خوای تعالى ارزو اسمانك باو تو حرشي اوي كها لقلطه بخرنا وسفينه كبارز قارتان به طبعا زور داوي لجنك يكر لكل رقي يكر لقلا سوار من سوار نبون وانا لا ارزو اسمان او دسي بيكر يتر داوي لكل رقي يكر بردوام او كزياد يكر كل رقي شر رويش انا برزايا كان ايت كل مره سوار بهم شيء باورون بان او برزايا خو او كنا قاعده وشاخه دي تا او جاي شاخو يتر جيشتا برا كور خريكو اخنكيا لو لحظاتها مو باوكيك ضلي يعني ضلي واعي لو كانت انا ضلي هنا بين نوعك يكسر دوايك وتي خوايا او كرمه تو وعد الداكا سكارة كم رزقارك ان ابني من اهلي يا ربي خوايا تذكر رقم خوايا تعالى فرموي انه ليس من اهلك فرموي وكريتوني كريتو روليتو او عنك لقلطان إنه عمل غير صالح كرهي زونا صالحة أما تواو داوات لي أكم شتيك نلي أي نوح شتيك نلي كنا رازيبوني بيو ديار به جاء نوح فرموي صلاة والسلام إخواي پروردگاري لسر به فرموي قال ربي إني أعوذ بك أن أسألك ما ليس لي به علم وإلا تغفر لي وترحمني أكن من الخاسرين
یا ڕەبی پەنات پێ ئەگرم شتێک بڵێم کە من نەزانم و نایزانم شارەزاییم لێ نییە یا ڕەبی ئەگەر لێم خۆش نەبی ئەگەر ڕەحمم پێ نەکەی لە خەسارۆمەندانە بم یەکسەر ئیتیهامی خۆی ئەکا پێغەمبەران بەبێ لێ کۆڕینەوە کاتێ خوا ئەمری پیان کرد و تەسلیم بوون ئیبراهیم عەلەیهی السەلام بەچی گەورە بووە ئیبراهیم عەلەیهی السەلام بەو هەموو ئیمتیحانە بەسەریا دێ خوای تەعالا ئەفەرمێ ئەم ژنە ئەو کوڕە ببە لەو سەحرا هەزارەها کیلۆمتر لە خۆتۆ دوورە ئەلەوێ جیهان بێڵەوە تەواو کە بردنی وە بێ پرسیار بەڵێ خوایە بۆ بیبەم بۆ پرسیاری نەکرد کە داینان هاجرە کە بینی ئیبراهیم بەجیهان دێڵێ لەو سەحرایە لەو دەشتە چۆڵە کە هیچی تیان نییە فەرمووی ئیبراهیم خوا ئەمری کردو ئێمە لێرە جێبێڵی فەرمووی بڵێ فەرمووی خوا حافیزت بخوا ناوان فەوتینێ دوای ئەوە ئەو مناڵە کە تاقانە بووە حەساوکە دوای ئەوە خوای تەعالا مناڵی تری پێدا ئەو مناڵە خوای تەعالا ئەمری پێکا سەری ببڕێ ئەخر برینە زۆر زەحمەتە تۆ بەبێ پرسیارکردن بەس ئەوەنەی ئەزانی ئەمری خوایە چەقۆ بنێتە سەر ملی کوڕەکەت ئەمە خۆت بخە ئەو مووقفەوە ئەمە چی تەسلیم بوونیەکە ئەمجا ئەم کوڕە بۆ پرسیار ناکە بڵێ باوە بۆ سرم ئەبڕی جا خوای تەعالا فەرمێ فەلەما ئەسلەما کاتێ تەسلیم بوون وتله للجبين يعني امتحانك لو كاتي خوش يسكن صحابيك في غمر إخوة صلى الله عليه وسلم في غمر إخوة أنسوليك آلتون لدس يا أبيني چند كسي سلنا أمز قوت لوانية دستان نشارن وأنسولي آلتون لدستان أبي أنقستريك آلتون لبنجي أبي في غمر إخوة صلى الله عليه وسلم أبيني لدسي دريكا وفريدا فرمي أمتشيه ئەمە نابێ پیاوی کاتە دەست پیاوی مسلمان هیچ ژنە پیاوی مسلمان ئاڵتو ناکاتە پەنجەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چوو سەحابەیەک فەرمووی بە ئەوی تریان ئەوەی ئەبوو ئەنسولەکە فەرمووی هەڵیگرە ئاڵتونەکەت بڕۆ بیفرۆشە یعنی شتێکت بۆکە بۆ خێزانەکانت هەڵی بۆ ژنەکەت هەڵیگرە فەرمووی وەڵڵاهی ئەنگوستیلەیەک پێغەمبەر فڕەیدا بێتە زەوی هەڵی ناگرمەوە الله لەو تەسلیم بوونە خۆشەویستەکان کوان ئەو مسلمانانەی کە ئەمڕۆ ئاوا تەسلیمی خوا و پێغەمبەری خوا بن کوان هەمومان ملوا بادین خوا پەنامان بدات لە زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم عرق لە سەرەتاوە حرام نەکرا یەکسەر عرق یەکسەر لە سەرەتاوە حرام نەکرا دوای چەند هەنگاوێک حرام کرا چونکە زۆر زەحمەت بوو یەکسەر بڵێن وازی لێ بێنن هەنگاو بە هەنگاو کە حرامەکرا کۆمەڵێک لە مسلمانان یەکسەر کە هەنگاوێک بەرەو حرامبوون ئەچوو کۆمەڵێک وازیان هێنا هەنگاوێکی تر کە ئەچوو کۆمەڵێک وازیان هێنا مەسەلەن کە خوای تەعالا فەرمووی پرسیاری عەرەقتان لێکەن بڵێ خێری تایە هەندێک خێری تایە و زەرەرێکی زۆری تایە کۆمەڵێ مسلمانتیان مادام هەندێک خێری کەمی تایە و زەرەرێکی زۆری تایە ئەوە هەروازمان هێنا یەکسەر کۆمەڵێک وازیان بێ حرامکردن کۆمەڵێک وازیان هێنا خێرە کەمەکە چی بوو ئەوەی هەندێک کەس تجارەتی پێواکە و دووسێ فلسی دەسەکەوێ ئەمە لە سەرەتاوە دوایەوە ئیتر هەنگاو بە هەنگاو تا ئەو ڕۆژەی کە حرام کرا سەحابەیەک ئەڵێ لە ماڵە دانیشتو بووین میوانمان هەبوو کۆمەڵێک لە سەحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەڵێ من عەرەقم پیان ئەدا یعنی لە پەرداخە عەرەقم ئەدا پیان ئەڵێ یەکێک کاتە ژوورەوە سەلامی کرد و فەرمووی عەرەق پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حرامی کرد بە کاملی یعنی مەقسەدەوەیە کە ئاەت دابەزی و پێغەمبەر فەرمووی بە کاملی حرامە ئەڵێ بێ یەک و دوو هەر هەمویان پەرداخەکانیان دانا و یەکسەر ئەو خاوەن ماڵەی کە خاوەنی ماڵەکە بوو پێی وتم وتی بڕۆ هەمووی بڕێژە کۆڵانەکە کە ئەوان وەکو چۆن بڵێ لای خۆمان هەنێ شت هەیە وشکێکەن و هەڵیەگرن بۆ زستان یان هەندێک شت هەیە هەڵیەگرن بۆ ماوەیەکی تر بۆ نمونە تورشی کە دروستیەکەی تۆڵێگری ئاوا عەرەکان دروستەکرد دروخۆیان لە ماڵە دروستیانەکە هەڵیان ئەگرت بە بەرمیل هەڵیان ئەگرت ئێستا کە ئەمر هات ئەڵێ حرامە یەکسەر بە بەرمیلەکە یان ڕژانە کۆڵانەکە هەتا کۆڵانەکانی مەدینە ئەو ڕۆژە ئەدوت باران باریوە ئەوەنە عەرەقی تیا ڕژا کاتێ خوای تەعالا فەرمووی فەهەل ئەنتم منتەهون ئیتر بەسە هەتا کەی واز ناهێنن ئەرێ واز ناهێنن ئیمامی عومەر فەرمووی ئینتەهەینا فەرمووی پەروەردگار ئەوە کۆتاییمان پێهێنێتەوە تا زمانێک لە زمانەکان سەرپۆشدان و حیجابدان
لە ئیسلامە فەرز نەبووە تا ماوەیەک لە کۆتایەکانە خوای تەعالا فەرزی کرد کە حیجاب بدرێ سەحابەیەک ئەگێڕێتەوە ئەفەرمێ ئەو ڕۆژەی کە ئایەتی حیجاب دابەزی کە پێشا زۆربەی ئافرەتان یعنی دەگمەنیان هەبووە شتێ بەسەریەوە بێ هەمووی سەری ڕوود بووە ئەفەرمێ ئەو ڕۆژەی یەک ئافرەتمان نەبینی دەرچێ لە ماڵ سەری ڕوود بێ لەوانەیە کەسێ بی و تا جارێ من ڕەفتەکەم نەکڕیە جارێ من شتێکم نەکڕێبی لە مەسەرا عوزرێکی بۆ خۆی بدۆزایەتەوە بەس کە دابەزی هەر هەموو ئافرەتان ئافرەتی ئیمانداران و سەحابەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم یەکسەر ڕازی بوون تەواو تەسلیم بوون بە ئەمری خوا ناڵێ وڵا گەرمە وڵا دنیا نازانم چییە عوزر بدۆزێتەوە ئایا آخر بزانم ڕەفیقەکەم چۆنەوە بەم خەڵک چێڵێ و ئایا بزانم جوانە و بیکە مەسەلە جوانی و ناشرینی نییە ئەمری خوایە و تەواو من کە ئەمری خوا هات تەنفیزەکەم و تەسلیمی ئەبم